شاری هەولێر کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان و سەرۆکی فراکسیۆنەکانی فراکسیۆنە کوردستانەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێوەچوو تێدا لە سەر چەند پرس و تەوەرێکی گرنگ گفتوگوی لەبارەوە کرا بۆ پێوەی کە دۆخێکی ئاڵۆزە و بەردەوام لە گۆڕانکاری گەورەدایە و ئێستاکە کاندیدی ڕاستپێردا و پێکێنانی حکوومەتی نوێی عێراق لە هەوڵداوەی بتوانێت کابینەکەی پێک بهێنێت. من لەگەڵ بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە بەشدار لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ تاوتوی کۆبوونەوەکەی ئەمڕۆکەین مامۆستا سڵاو لێبێ سواز بۆ ئەم پێمان بڵێ ئەمڕۆ تاوتویشیدان کرد. بەناوی خوای گەورە و میهرەبان تەوانم کۆبوونەوەیە تایبەت بوو بە پرسی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق و بەشداری کورد و یەکریزی لایەنە کوردستانیەکان لە هەرێمی کوردستانەوانی کە فراکسیۆنیان هەیە و دوو تەوەری ئەساسی بوو وە پێشتریش کۆبوونەوە کراوە کە چۆن یەکریزی لایەنە کوردستانیەکان یا فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا دەستەبەر بێت وە پێکۆبن خۆ دەزانی تا ئێستاش لە هەرێمی کوردستان بەڵێ لە کۆمەڵی پرسی نەتەوەیی یەک هەڵوێستی هەیە بەڵام هەماهەنگیەکی واکە لە ئاستی دا مسخواستی خەڵک بێ نییە و هۆکارەکانیشی معلومن یعنی هەمیشە گوتومانە بەڕاشکاوی هۆکارەکەی ئەوەیە کە لێرە لە هەرێمی کوردستان ئەو واقعی ئێرە لە هەرێمی کوردستان لەوێش ڕەنگی داوەتەوە زۆربەی کاتووە زۆر جاریش تەمەن ڕەنگە هەردوو هێزە دەسەڵاتدارەکە کە ئێمە ئەمڕۆ بەڕاشکاویش لە کۆبوونەوە کەوتمان هۆکاری ئەوە بوونە هۆکار بوونە بۆ پێیکە هەم لە ئستحقاقاتی لایەنەکان و هەم لە ئەوەی کە بتوانن ینی هەماهەنگیەکی وا دروست بێ کە ئەسباب زۆرە ینی ڕەنگە لێرە نەبێ بەڵام ئێمە پێمان وایە ئەوان هۆکار بوون. ماسەڕەبەر بۆچوونی کۆمەڵی ئیسلامی چییە لەسەر گفتوگۆکانی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق پێت وایە بێ ئەولوێتی کورد لەم گفتوگۆیانە چی بێ؟ جارە مەسەلەی ئەولەویەتی کوردەوە دیارە تەبانە بێ مەسەلەی مافە دەستوری و نەتەوەیەکانی هەرێمی کوردستان بێەوە خواستی ڕاستەقینەی خەڵک بێ لە ئستحقاقاتی دارایی خەڵک و جێڕانەوەی مافی خوراوی خەڵکی کوردستان بێت و ئەوە بێت ئەولەویەتی هەبێت بەڕاستی. مامۆستا ڕێبوار باس لە یەخستنی فراکسیۆنە کوردستانەکانەکرێت ئەمڕۆیش ڕێکەوتنێک کرا لەبارەی یەخستنی فراکسیۆنە کوردستانەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەکو مەبدە ئێمە لایەنە سیاسیەکان ینی بلانی کەمەکو کۆمەڵی ئیسلامی وتومان ئێمە کومەبدەیەک هەموو هەماهەنگیەکمان پێ باشە بەڵام ئەبێ ئەمە فراکسیۆنەکان خۆیان لەسەری ڕێککەونەوەی ئەمڕۆ پێگەیشتوینەوەیەکە ینی ڕەشنووسێک درا بە فراکسیۆنەکان ئەوان خۆیان گفتوگۆکەن و زمینەیە خوێنەوە خۆ دەزانانی ئەوەی تا ئێستا هەبووە لە بەغدا ئێستا لەلایەکەوە زۆر پارتی خۆی هەنگاوە نێبەتیاوی کێتی هەنگاوی ناوە گروپی 15 کە لەلایەنەکانی کە پێک هاتووە ئەویش هەنگاوی خۆی ناوە و ڕێخستنەوەی ئەوە گفتوگۆیە بێت وە زمینە سازکردنی ئەوێ و جێڕانەوەی متمانەی ئەوێ ئەوە جارە تەمەن خراوەتە بەردەستی ئەوان و ئەوان گفتوگۆکەن بە تاکی دانیش دوایی هەم بۆچوونی لایەنە سیاسیەکانی خۆیان وەرەگرن لانی کەمێمەوە کۆمەڵ بۆچوونی خۆشمانەتینە فراکسیۆن لەوڕۆوە دواتر ئەوانیش بە هەماهەنگی لایەنەکان ینی ئەگەر هەنگاوەکان سەرکەوتوو بن هەنگاوە کردەیەکان بڕیاری کۆتاییدرێت. مامۆستا ڕێبوار زۆر باسی یەکریزی لایەنە کوردستانەکانەکرێت و لەوەی کە لە بەغدا یەکدەنگ بن ئێوەکو کۆمەڵی ئیسلامی پێتان وایە زەمینی ئەمی یەکریزیە ڕەخساوە؟ ئەزانی خۆی یەکریزی و یەک هەڵوێستی لایەنە سیاسیەکان هەم واجبێکە و هەم خواستی هەموو لایەکە واجبە بەو مانایی کە ینی ئێمە گەر وا نەبینەوە مافەکانمان ینی ببەدی نایەن و خواستێکیشە خواستێکی نەتەوەیی و نیشتیمانیە بەنسبەت گەلی کوردستانەوە خۆ دەزانی بە نەتیجە هەموو پێکاتەکانی عێراق نیلانی کەم ئێستا بە هەموو جیاوازیەکانەوە شیعە ئەتوانن لەسەر کاندیدێک یەک بنەوە بۆ جاری دووەم جارێ لەسەر کابینەکەی عادل عەبدولمەهدی و ئێستاش لەسەر کابینەکەی عەلاوی وەلانی کە مەتوانن هەمویان پێکەوە بگەنە نەتیجە تا ئێستا لایەنە کوردستانیەکان بۆ وانە چکە لەبەرەوەی کە زۆربەی کاتیانی لایەنێک یا دوو لایەن تەحەکوم بەسەر هەڵوێستی کوردەوە ئەکە و لایەنێک بە تەنهایە دوو لایەن لەو ڕۆوە هەنگاوی ناوە بەڕاشکاویش ئەمڕۆ لە کۆبوونەوە کەوتمان و ئەوە هۆکاری ئەساسیە وەگەر بمانەوێت تەبانە بێ متمانە بگەڕێتەوە و بێ کارێک بکرێت کە ئەم تەحەکومەیەک لایەنەی و دوو لایەنیە نەمێنێ و بە یەکەوە بڕیار بدرێ و بە یەکەوە هەنگاو بدرێ و هەموو لایەک ئیستحقاقاتی خۆی وەربگرێ لە بەغدا ئیستحقاقی ئینتیخابیەکانی و خواستی خەڵک و داوای خەڵک و ئیستحقاق دارایی و نەتەوەیی و نیشتیمانیەکانی خەڵکی کوردستان ئەولەویەتی پێ بدرێ ئێمە کاڵەین ئیستحقاقی لایەنەکان
خۆتەزانی بە نەتیجە ئەبێ و لایەنانەش ئەولەویەتیان بۆ و ئیستحقاق بێت تا ئێستا ئەوەی کە هەیە مەڕاشکاوین ینی تا ئەم لەحزەیە کە من قسە بۆ واکەم ینی هەم بڕیاری تاکلایەنە بووە لە بەغدا و بە تەنها هەنگاونان بووە و قۆرخکاری بووە لە پشکی کورد لە بەغدا و ئەوانە هۆکاری ئەو بێ متمانەیەن کە ئێستا هەیە ئەمڕۆ بەڕاشکاوی گفتوگۆ کراوە و ئێمە قسەی خۆمان وەلایەنەکانی کەشتەمان قسەی کورد قسەی خۆیانیان کردووە و چاوەڕوانە بینیانی بزانین هەنگاوی کردەیی چی بە دوای خۆی داهێنێ و ئەتوانین ئەم بێ متمانەیە تێپەڕێنین ئەتوانین بچینە قۆناغێکی نوێ و ئەتوانین کارێ بکەین کە هەموو لایەنەکان پێکەوە هەنگاو بنێن و ئەو پەرتەوازەیە وەلا بنین لە زۆرێک ینی لە قۆناغەکاندا یەک هەڵوێستی هەبووە بەڵام ئەم هەڵوێستیە ئەوە ئێمە بووین قوربانیمان داوە بە یەک هەڵوێست چوینەتە قەزەکان دافعی ئێمەش مەسەلە نیشتیمانی و نەتەوەیەکان بووە ماسەرە بەڕۆ کۆتا پرسیارم هیچ گرنتێک وەرگیراوە لەوەی کە وەکو ماوەی وەکو ڕابردوو تەنها دوو لایەن قۆرەخی هەموو پۆست و پشەکانی بەختانەکەن ئەزانی هێشتا ئێمە بڕیارمان نەداوە تا زەمان وەربگرین ئەمەی کە هەیە تەبانیانی ئیرادەیەک ئێستا مەسەن لانی کەم لای ئێمە و ئیرادەیەک هەیە بۆ ئەوەی پێکەوە کار بکەین چاوەڕوانە بینیانی بزانین ئەم متمانەیە دروستە بێتەوە و ئەتوانین کاری پێکەوەی بکەین زۆر سپاس بۆ وەرز مامۆستا ڕێبار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە ئەمڕۆ لا کۆبوونەوەی سەرۆی کێرەم و لایەنە سیاسیەکان وە سەرۆک فراکسیۆنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنە کوردستانەکان بەشدار بوو دیارە ئەوەی کە بینەری بوون پوختەی کۆبوونەوەکی ئەمڕۆ بوو کە تێدا کۆمەڵی ئیسلامی جەختی لەوە کردوێتەوە کە ئەبێت بۆ یەک ریزی هەنگاوی کردەی بنرێت